ولا لو السنغال لا يقدر لا السنغال
जाऊन येते राजमारी वा या पापा
تانا فليك ليري لا ليلي وزان كده سيجي يجوا لا راس قاعد ده تاخذ وانا من راس ضرب فاهم انا مجالس كذا بس سكر Şurada bana zayi yazıyor. Ne ötesi kasmıyor. Yani öyle bir var. Ödeneler pencereyi kırıyor. Böyle kapatıyor mu? Böyle. Böyle orada. İyisin ya, muz önemli. Ha. önemli. Kira var, elle kira yapıyor. Şükür bile. Ben hadi belki diye.
ليش؟ مال مكسور ها؟ لو خش منها اي شيء يعني. طابعتك يا جامد. والله خوشنا. لو خوشنا والله هذا. تنسى غير خوشنا.
معك صورة أنت ما عاد كمان أصلاً. عشان هو ده اللي مع الباب. صورة غارنا يا نبونك يبون أخذوني أخذكم. صورة عندها Tekan, Allah. Ha? Bak. هي مش تشكيلة زعلان ولا مين ده؟ Riza. لك دقيقة آه كل فرد آه استوشاف بارد لا 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 ورمق عادي ورانا ساعة كاملة
defa ve ziyade. Gato. Zima to bir dakika. Ducati, guarda che bello. Ducati.
ناو شويش نسيت كلمة بس مزون اشتغل نبغى لا ناني زياد مزواج وسايدة كان هذا ناني زيد شغال تعالى جدع قوية بس خلي الدشار مو خلي الدشار مو يا لا
ولم بخش لي بس ما بخش لي بس بس خو نعمل بيشتغل ناو أمي
Agora passou. لقيت تقريبا وجاء شلون
شو لكمة كنترمى كان شي زافي ها ونعرف اشتريت صار كذا كذا هذه فيها زقي صافي
Orada هذا ماشي. البيتزا الجغسية ولا تعادل بيتزا دور كوتنا مش كده ما ناب يا زي لو تقرب الجولان كان بيقولها
نعم بيزا بعدين إذا بدك بيزا وده قاضي ما أعرف شو يعمل بس والله ده قاضي يلا يلا ما بين ثلاث دقائق لا والله كم دوشة كم ثانية ولا نولو yazdı. لا نزل اسمه لا عقب طبعا هناك ما استحيل مين مدري؟ راسي لازم هاي المواصلات لازم بس قال هاي قوي كتاب والله مش تدري وابزا وقتی بدل بدلانه شو hoş geldin. Sarma. Ne görsem sen akım. Sana bana haber yok. Nefse ya. Bitti peşin.
4 دقيقة Daha zorluyor bu. ئەمەکو یانەیەکی فرێم ڕۆیەرێکی باشماکەن سەرڕایەکە ئێمە لە 15 تا ئەمڕۆی هەشتی دوو ئێمە یەک موچەمان وەرگرت یارزانەکەمان یعنی ئەوە نێزگەی 60 تقریبا 65 ڕۆژە یەک موچەمان وەرگردووە بەس بەڵام خۆتان بینیتان یاریەکەی وەکو ئاست وەکو مستەوایەکی باشماکە یانەی هەولێریش یانەیەکی وەناوبانگە بڵێن لەسەر ئاستی کوردستان ئێمە دەستخۆشمێ بۆ یارزانەکان ئەتر لە کۆتاکانیان بڵێ ئێمە 5 دقیقە بۆ یارزانەمان بە هەڵا گۆڵی لە خۆمان کرد ئینشاڵڵا هەوڵ دەین بۆ یاری گەڕانەوە لەگەڵ یانەی سوێرانە لەگەڵ ناو یاریگای خۆمان ئینشاڵڵا هەوڵی دەین چۆ سەخاڵ دەستە بەرکەین ئامانجی ئێمە هەموو ساڵێک ئێمە ئامانجمانە مانەوەیە مانەوە چکە مانەوەیەکی شایستە ئێمە خۆتان زانن ئێمە قەیران و ئاکات کە ئێمە نەتوانین یاریزان پیشەکەی بێن ئێوە خۆتان شایەت یەک یاریزان پیشەکەمان ئەسەر ئەو یاریزانانەمان هەمووی لە ناو شار و دەوروبەر شارە بەڵام ئەگە خۆتان بینیتان وەکو ئاست ئێمە ئاستێکی باشمان پێشکەش کرد بەڵام شانسیان وەرمان نەبوو ئینشاڵڵا هەوڵ دەین بۆ یاریەکانی خۆمان گەڕانەوە لە کفری هەوڵی دەین چۆن سێ خەڵ دەست بکەین کات لە داهاتوو هەڵوێستان چی دەبێت ئەگەر موچەکانتان پێ نەدرێ خۆت والله ئێمە حساب لەسەر خەتمەوە ئەگەڕێمە بۆ ئیدارە ئەتوانێت ئەومان بۆ یەکلاوە کاتوە من وەکو ڕایەنەر پێم خۆشە یارزانەکانم
ناو 65 ڕۆژە دوو جا سێ جا موچەیان کردێ بەڵام ان شاء الله هەوڵە دەین ئەوەش چارەسەرکەین ئەوە لەسەر خەتن ان شاء الله چارەسەرەکەین ومێدمانمانەوەی ان شاء الله ئێمە ومێدمان بە یارزانەکانمان هەیە ئەوش دەستان خۆش بۆ بڕانگەیانن بەڕاستی دەسۆزن لە پیشەکەتانە و دەستخۆشتان سەبارەت بە یاریەکەی هەولێر و کفری بەڕاستی یاریەکی برێم تام ژێژی خۆشیە بوو دەستخۆشی لە هەندرانیانێ هەولێر دەکەم بەڕاستی ئەوڕۆ پاڵپشتیانە کەبوون یانەی کفریژ یەک لە یانە باشەکان بوو لە خولی پلەیەکی کوردستان هیوادارم بەڕاستی ینی ئەوانیش پاڵپشتیان بکرێت لە بۆی یاریزانی زۆر باشترایە ئێمەش وەکو یانی هەولێر بەڕاستی ئەوڕۆ یاریزانەکان جەنگاوەر بوون دەستخۆشیان لێ دەکەین هیوادارم لەسەر ئەو ئاستەی بەردەوام نیشاڵە لە پلەکانی پێشوە نزیک دەبین. کاپتن دو هەفتە پێشتا بیرم دێ لەگەڵ کاک سەرمەد سەبکە راپۆرتێک مابوو گوتی بەهۆی وەرنەگرتنی شایستەدارەکان مەشق ناکرێ و بایکۆتە خۆشە لەوێ مەوجود بی بەڕاستی حل بوو ئەو بابەتە کە لە سیاری ڕابردوو ئینشاڵڵا یاریزانەکان ڕاستە لە وەکو کەم و کوڕیمان هەیە بەڵام یاریزانەکان ئێستا کە بەڵێنیاندا بەبێ موچە بەبێ هەشتێک وە دەکەین ناوی هەولێر بە گەورەی بێنینەوە موچەکانی وەرنەگرت و بەڵام هاتوون بۆ ئەوەی هەر یانەکە لەوە زیاتر نەکەوێت نیشاڵێ نالم بکەی بە دۆدی دەستەی کارژێری و ڕاهێنەران و یاریزانەکان دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی هەموو ڕۆژێش کە دێنە مەشقەکان وابزانم لە دۆخەشی زۆر خراپدانە بەڵام ئینشاڵڵا ئەوها نابی یعنی مستەوایان دابەزی یاخود ململانێ نەکەن لە پێشەوەکان.